ئەو کاتتان باش هاوڕێیان هەندێک دۆسیە دەکەویتە ناو میدیا و دەیکەنە بابەتی سەرچی و دۆسی تری پێڕادەگیرێ بەداخەوە بە من جێگای ئەوە نیە دیار هەمومان گفتوگۆیە سەرنجە دەدەین ڕێی خۆی دەداتن من پێم وایە دۆسەی دکتۆر کازم لە قەبارەی خۆی ئینسانی لە قەبارەی خۆی ڕۆژنامەگەری دەرچووە زیاتر وەکو ملشکاندن و شەڕێکی سیاسیە بووە ئەوە هیچ دەستکەوتێکی گەورەی لە بۆ خەڵک نییە مەسەلەن هەندێک ململانەی هەیە ململانەیەکان مەسەن فکریە شتێکی نوێ دەکا یان ڕکابەریەکی سیاسی لەسەر خزمەتگوزاری لەسەرەوەی من بدایەت خۆش بوو یعنی ئینسان دەویست مداخەلە بکات لەسەر ئەو کەیسە تاوەکو مەسەن بگاتە حەقیقەتێک ئێستاکە هەردوو دوو بەرەدا بەش بوونە بەرێک دەوێت ئیسپات بکا کە دکتۆر کازم نەخۆشە و وایە و ڕەوشی خەتەرە و خراپە و ژەهر خوارد کرا و بەرێک دیفاع دەکات لەما ساخترە و تر بە هەر حاڵ هەردوو لە بەڵگەیەک لاکەرەوەیان نییە قەزدی من نامێ بچمە سەر ئەو مۆزوع من نەسوید بە دواتچوونم کرد یعنی بدایەت بەڵام بەڕاستی تاقەتم کە دیتم یعنی بوویتە بابەتێک ماهیەتە ڕۆژنامەگەریەکە ماهیەتە مرۆڤ دۆستەکەی لێدا ماڵترایە زیاتر وەکو یاریە شتۆپێنە یان دوو ڕکابەری دش بەیەکە و لەو ئاستەش نییە ینی بڵێن قەزیەکە من وەکو گوتمە لەگەر ئەو پەڕێز بە هیوام ئەگەر دکتۆر کازم ڕۆژی خراپە بە زووترین کات بگەڕێتەوە ناو بنە ماڵەکەی و خۆشگوزەرانێک بداتە چا دەوروبەرەکەی خۆی بەڵام ئەوە وای کردیا زۆربەی میدیاکانیان فەرام بەداخەوەش میدیا هەر هەندە سەری لە دوو شتێک نا ئیتر ئەو خەڵکە مەشغوڵی ئەو دەبێ بێ ئەوەی بیر بکاتە ئەو دۆسیە چاتەن لە خزمەت کۆمەلگایە و چ پەیامەکی پێەیە پەیاممە بەس دەستکەوتە چ تێدا دروست دەبیتن لە ناو خەڵک چ بەروبوومەچی هەبێسە دوو کەس ڕکابەری فکری دەکات دوو کەس ململانەی حزبی و حکومی دەکاتن خۆشە تو دەبین بس من نابینم زیاترش ملشکاندنی یەکتریە دوو ڕکابەری یەکن ئیتر ئەو شتە دەکەن بۆیە بە هیوام ئەو کەیسا یعنی وەکو گوتمان ئەگەر نەخۆشە بە هیوای سەلامەتی ئەگەر یەکێک لایەنێک بەڵگە یەک لاکەرەوەی هەبووە با پیشان دەکەن واز بینن لەو میلەتەی سەد مشکلەی گرنگتر و کاریگەرترمان هەیە لە ناو خەڵک و لە ڕەوشی ئازادی سیاسی و ترچە چیمیایی لە خەڵکی کوردستان دەدا خۆی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە برسێتی نەبوونی مەعاش دەیان تاوانی کە هاتیینە خەریکی بابەتێک بووینە کە بابەتەکە ئەو دەبینی میدیا سێبەری پارتی بەتە پشت قەزیەکەی بەنمونە یعنی کێشە شەخسیەکانی تێ ئاڵا بووە وە بەداخەوە بنەماڵەکەی خۆشی متەزارب قسە دەکەن و نایەنە پشتکەیسی کوڕەکەی خۆیان قسە بکەن ئیتر ئینسان لۆ زۆر لە سنوور بە دەری خۆی من ئەڵێم لە سنوور بە دەری خۆی چکە ئەوەی ڕوو دەدا شتشی هەڵێنجرا و یان ئازار و هەڵقوڵاوی خەڵک نییە بە ئاستی ئەوەی میدیا احتیمامی بە کەیسەکدایە دوور گروپان لە دژی یەکترینە بۆیە بە هیوام یعنی هەوڵ بدەین بچینە سەر بابەتە سەرشتەکانی کێ خەڵک و دۆسەیە کە دێتە گۆڕەوە حتا لە ململانێ بەڕاستی ئەو بەیاننامەی هەمنەوەی نوێ و وتەبێژەکەی هەم ئەو راپۆرتە NRP بریندارکەر بوو زمانی بریندارکەرە زمانی ئەو هێزەکی مەدەنی دیموکراتی ناشێتن هەردووچی تۆمەت بەخشین زۆر تدایە و ئەوانەی تریش ینی بەڵگەکی وار نییە بەرحاڵ من ناچمە ناو قوڵای من بۆ خۆم لە سوید ئیشم لەسەر کرد براچیە لێرە ناوی بێستوونە کۆمپانیاچیە ناوی لاولاوە لە سۆڵ نایە بەرحاڵ من نامەوێ بچمە سەر ئەو شتا بەتەما بم بەڕاستی بە سەس پێ دەکەی کاکە ئەوە لە بوارە ڕۆژنامەگەری دەست زیاتر بتە مشکانی یەکتری و ڕق و تووڕەیی و خەڵک مەشغوڵکردن بە کەیسە کە دەکرێت بە کەیسی ترەوە مەشغوڵ بکرێت بەزیەک سەرنجە برادەرەکە ئەوەی کردیە راپۆرت ئەوانەی لە سویدی قامەیان نەبی ناویان لە هیچ مەڵپەڕێک دەرناچی بۆ زانیارت ئەو زانیارە نێ منیت هاوڕێیان